لە گەرمیانەوە سڵاوێکی گەرمتان لێبێت من پەرچەم قەرەداخی ئەمڕۆ لەگەڵ هاوڕێی مەلاستار پەرلەمانتاری فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەچینە ماڵی مام حەسەن. مام حەسەن لە گەرمیاندا دەنیشێت. مام حەسەن پیاوێکی بە تەمەنی 89 ساڵە. ئەو هەموو ژیانی خۆی تەرخان کردووە بۆ دابینکردنی داهاتێک بۆ کچەکەی و کچەزاکانی. مام حەسەن لەگەڵ ئەوەی ژیان زۆر ماندووی کردووە، بەڵام هێشتا بیری لە لای کچەکەیەتی و کە دەبێت ئەو ئیش بکات بۆ ئەوەی کە داهاتێکی دەستکەوێ و کە بوو بە سەریمان خاوەن ماڵەکەی پێی نەڵێت بۆچی پاری ئەم مانگەت نەداوە. من لەگەڵ کاک هاوڕێ سڵاو لێبێ سوپاس دەکەم کە میواندارێکی ئێمەت قبول کرد. دەمەوێت بەر لەوەی بچینە ماڵەکە و بەر لەوەی چیرۆکی ماڵەکە لە نزیکەوە گوێمالی بێت باسی ئەوم بۆ بکەی. ئەمڕۆ و پەرلەمانتارێک کە دەچیتە ئەو ماڵە هەست بە چی دەکەی کە تۆم ڕۆ گوێ لە خەمی ماڵە هەژارێک دەگری و بەر لە بینینی ماڵەکە چی بەڵێنێکیان پێ دەدەیت؟ بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان بەخێر بێن بۆ گەرمیان. هەروکو بەڕێزت باست کرد و خۆشم هەندێک زانیاریم لەسەر ئەو ماڵە هەیە. ماڵێکی هەژار و کەم دەرامەتن و ئەو پیاوە ئەوەی کە بیستمانە لەسەری پیاوێک نزیکەی 80 ساڵ تەمەنێتی کە بە فرۆشتنی کلێنس لەسەر ئەو جادانە ئەنی توانێت کۆمەڵە داهات کۆ بکاتەوە بە نیوەچڵی بتوانێت کری خانوەکەی پێداوی بکە یان بە شێوازێکی کە شێوازی ینی هێندە شایستە بێ بۆ ئەو کەسوکاری ئەو مام حەسەنی کە بەڕێست باست کرد ڕەنگە داهاتەکە بەشی ئەوە نەکا. ئومێد دەکەین ئێمە بتوانین لە ڕێم بەرنامەی بەڕێزتانەوە خەڵکی سەرمایه‌داری ئەم ناوچەیە یان هەر کەسێک کە ئەم بەرنامە بینێ بتوانن هاوکار بن. من بۆ خۆشم هەرچەندە پێم خۆش نەی بڵێم بەڵام ئەزانم ئێوە بەرنامەکەتان ستایلی وایە. من بڵێنە دەم ئەنی 6 مانگی خانوەکەیان بگرمە ئەستۆ ئینشاءڵڵا. کاتە کری 6 مانگیان بۆ بەڵێ بەدڵنەی باشە. زۆر سوپاس دەکەین. ئێمە کاتە بایستە پێکەوە بچینە ماڵەکە و گوێبیستی چیرۆکەکەی ئەوان بێت بەڵام مژدەکان پێناڵم بووی لە کاتی بەرنامەکە ببینن. باشە بەیوام تۆش نێڵیت لەبەر ستایلی بەرنامەکە بۆ ئەنا ئیشارە پێ ناکرد. بەڵێ بینەرانی خۆشەویست پێکەوە با بچینە ماڵی مام حەسەن و گوێبیستی چیرۆکی ئەوانیش بین. فەرمون. سڵاوتان لێبێت. من پەرچەم قەرەداخی ئەمڕۆ لە گەرمیانین لەگەڵ پەرلەمانتار بەڕێز هاوڕێ مەلاستار پەرلەمانتاری کوردستان. کاک هاوڕێ سەرەتا سوپاس دەکەم کە ڕەزامەند بووی بەوەی پێکەوە سەردانی ئەم ماڵە بکەین و نزیکەوە گوێبیستی گیر و گرفتەکانی ئەم ماڵە بین. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ هاتنتان بۆ بەسەرکردنەوەی خێزانێکی کەم دەرامەت و هەژاری گەرمیان دەستخۆشی لێەوەی بەڕێز شەکەم. ڕاستی ئەمە ڕەنگە ئەم سەردانانە ئەنی واجب بێ ئەرک بێ لە سەرمان لە ماوەکانی پێشوش ینی بە بەردەوام ئەومان کرد بێت بەڵام هیچ جارێکیان لە بەردەم زوومی هیچ کامێرەکانە بوو بێت بەڵام لەسەر داواکاری ئێوە مەش خۆشحاڵ بووین بین لە نزیکەوە ماڵێک هێژار بەسەر بکەینەوە ئەوەی پێمانەکرێ بتوانین داوا لە خەڵک بکەین لە سەرمایه‌دارەکان بکەین و هەموو ئەو پێداویستیانی کە بۆ هەر ماڵ هەژارێک پێویستە بخینە ڕوو لەگەڵەوە. مام حەسەن تەمەنە چەنە و خاوەنی چەند مناڵیت؟ یعنی چۆن؟ واتە تەمەنە چەنە عمرە چەنە؟ 89 ساڵم موالی 33 بە عەرەبی 33م. باشە چەند مناڵت هەیە؟ من 6 مناڵم بوو. 2 مناڵم مرد 4 ما 2 کچ 3 کچ 1 کوڕ. لە مناڵەکانت چەندی لەگەڵ خۆتا ئەژی واتە لەم خانووەدا چەند خێزانن پێکەوەن؟ بێوەژنە. ئەو دوو کوڕێشە کوڕەکانیەتی نائیشە نەکار. خانم گیاماوی چەند ساڵە تۆ لەگەڵ باوکتا ئەژیت لەم خانووەدا کرێچین؟ کرێکی من مانگی 150 تقریبا ئەمە 19 ساڵە من پیاوەکەم ئەحمەرخوا کردووە لەسەر ئەم دوو مڵاڵە سەر دوو مڵاڵ خۆی سێبی یەکی بریا دووان ماوە نەبەخوا جنسیە معاملەی گشتی مەوجودە. 12 ساڵ. باشە لە گەرمیان لێرە لەم خانووەدا کە تۆ 150,000 تەنها دوو ژوورە چۆن معیشەت و یان چۆن داهاتی ئەم خانووە
کێ کارتان بۆ ئەکا بۆ ئەوەی کە سەری مانگ محتاجی دەستی کەس نەبن و کرێخانەکەتان بدەن خانێگە وەڵا خەڵکی یارمەتیمانەدە لەسەر جادە ئەم خەڵکە فەقیرەکان ناژم دائیرە و ناژم حکوومەت ئەم تەکسیە ئەم سەیارەی هەیە ئەمە فەقیرن وەکی ما ئەتیان سەرمانگەون ئەمە 50دا ئەمە 600 ئەمە جار هەیە 100دا و مسواک بۆمانەتێنن خواردەمێنی بۆمانێتێنن ماوەی هەیە ئافرەتی لەگەڵ پیاوەگەی ئەتیات پارەیە دەدە منێژەوە 100,000 بۆ خۆد و مڵاڵەکان بڕۆ کەپەل بسێنە بیچگە پارەی ئیجار بیچگە خواردنمان لەسەر خوای گەورە و خەڵک بۆ کلیلیس فرۆشتن مامەگیان تۆ کلێنس ئەفرۆشیت لە سەر شەقام کلێنس ئەفرۆشی زەحمەت نییە بۆ تۆ کە و کارەکەی والله زەحمەتە بەس من مەجبورم بیکەم ئەگە نەیکەم لە برتان برم کاکاوڕێ مام حەسەن زیاتر تەمەنی زیاترە لە 80 ساڵ کەسێک لەم تەمەنەدا بۆ مەعیشەت و بۆ دابینکردنی ژیانی خۆی و منداڵەکانی بچێتە سەر شەقام کلێنس بفرۆشێت ئایا لەم وڵاتەی ئێمەدا گوناح نییە پیاوێک لەم تەمەنەدا لەسەر شەقام کلێنس بفرۆشێت وڵای ئەگەر سەراحەت قسە بکەی ئەمە یەکێکە لە ینی عیبێ بۆ حکوومەت یان شەرمە بۆ حکوومەت لە وڵاتێکە بە تایبەت گەرمیان کە داهاتێکی زۆری هەیە ینی ڕۆژانە نزیکەی 45,000 بەسەر و بەرمیل نەوت هەناردە ئەکرێ و ئەفرۆشتێ ینی ئەمە زۆر جار ئێمە لە پەرلەمان و لە شەری حەجاوازەکان باسی ئەومان کردو ئەڵێن موچەی موچە خۆران لە کاتی خۆیان دابش بکرێ بەڵام ئەی ئەوانەی کە موچیان نیە چی بکەن ینی خێزانی کۆگەم خێزانە هەژارە کە پیاو بوو تەمەنەوە ئەبوو لە ماڵێکا دابرێ لە جێگایەکی ئیسراحەت خزمەت بکرایە بەڵام کەچی بینی بەو تەمەنەوە هاتووە کلێنس ئەفرۆشی وڵی ئەمە ینی بۆ هەمومان ڕەنگە بڵم شەرمە ینی ئەگەر لە پەرلەمان بێر چەندە مەزیاتر ڕەنگە ئەرکی حکوومەت بێستێ بۆی کە مانگانەیەکی بۆ بڕێتەوە ینی ڕاستیت پێ بڵێم ئەمە قسەی هین نییە عاتفی نییە بڵێ عاتفی لە دوایی بڵێ بینەران ڕابکێشم یا شتێک بەڵام ئینسانێک ئەگەر ینی بەقەدەر یەک بەنینۆک ئەخلاق و ویژدانی تیابێ دڵنیام دڵی بۆ پیاوێک بۆ تەمەنەوە یەشێک بڕات لەسەر جادە تۆز و خۆڵ و سەرما و گەرما و ینی تا ئێستاوتی چاوەکانم ئاواکە لەبەرەوەی ئەوەندە گڵۆپی سیارەکان بەرچاوی کەوتووە ینی چاوی ئاوی پیاڕێیەکە هەرچەندە دڵنیام خەڵکی بەوجدانی شەیە ڕۆژانە گەر مەبلەغی کەمیش بێت هاوکاریان بکە بەڵام لە حەقەدا ئەمە خەڵک ینی ئەو باسم بەرەو خەڵکە باخلاقانە ڕەنگە ئەویان بۆی کرد لە حەقەدا ئەمە ئەرکی حکوومەتە خۆرچ لە چەند ساڵی پێشوو ئەوە هەبوو کە خێزانە هەژار و کەم درامەتەکان مەبلەغێک پاریان بۆ بڕایەوە مانگانە بەڵام بینی ئەوە تا بڕاوە ماوەی چەند ساڵێکە بڕاوە مێ دەکەین ینی حکوومەت بەخۆیان بچێتەوە بەڕاستیڵێم ینی زۆر زۆر شەرمە دایگیان تۆ کە ئێستا لەبەر ژیانت ناتوانانی بە باوکت بڵێ ئەم کارە مەکە مناڵەکانی شە لە تەمەنێکانین کە بیانێریتە دەرە و کار بکەن یاخود کار نییە لە گەرمیانە باشە هەز بە چی ئەەکەی چی ئازارێکت هەیە کە کاتێک باوکت ئێوارە ئەگەڕێتەوە ماندووە و ڕەنگە ئەو ڕۆژە و پارێشی دەست نەکەوت بێ کە تۆ چاوەڕێی دەکەیت مردن بۆ من باشە تۆ زەمیر یعنی من زەمیرم قبولەکەت پیاوی گەوراوە تەمەن حەزە بکەم بڕۆ دەبان ئەو جەحدە و بێدە و بە لە دوورەش سیارە دالی بە لە دوورش سیارە دریالی ئەو مڵاڵە هاوردی وتی باوکت سیارە دالی ڕانەیە بۆ ماڵ من خەفت خواردم و منیش بۆ من عیبە بڕۆم کلێنس بچم من مستعدم بفرشم بەس خۆی قبول ناکەن لە بوونەی نەداری تا دەستم پان نەکەم بۆ کەسی دوو لە ئیوە بێژ وەڵە ئەم ئافرەتە حەزەکەم و تەعبی خۆم بیخۆم و تەعبی خۆم بیکەمە بەر مامەگیان بۆ ڕێگە نای کە کچەکەت بچێ کار بکە لە کاتێکا تۆ ئێستا تەمەنەکەت هەیە و ناساخی ڕەنگە ئەو توانایەت نەبێت بۆ حەز ناکەی بۆی کچەکەت ئیش بکات بەڵام ئەتەوێ هەر خۆت بۆ ئێمە عیبە بۆ ئێمە عیبە ژین چۆن ئیش کەد و پیاو بنیشیدەن بن ماڵ ناوێت ئەگەوە دوو داڕی بکەن لازمە مەعیشەت بێت پیاوە غیرەتدار ها باحتراماتی بۆ ئێوە پیا بێغیرەت هیچ هەزار قسەیەکەن ئەی ئاڵەمە گشتی ئەدونێت ئەش نەفت وەگوێ تۆ ڕەنگە چەند ساڵێکی کە نەتوانیت بەم شێوازە کاریان بۆ بکەی قەت بیرە لەوە کردوتەوە لەوەی سابق محتاجنەوە چایەخوا بەس ئەی مدەیەوە ها ئەرهاب عراقی گرت وها پێمان هات عیش بوو ئەو ساعە مەلەکەی لە زەمان مەلەکیەوە من عیشە کردم
تەمشای فەقیرە کردم مناڵم قات کردەوە ئیشایە ئیرادەی خوایە. کاک هاوڕێ لە پەرلەمانان لە ینی کاتێک کە دەڵێن پەرلەمانتار خەڵک بەوە تێدەگات و هەمیشە واش بووە ئێوە خاوەنی موچە و ئیمتیازاتێکی زۆرن باشە بۆ لە ناو پەرلەمانە فراکسیۆنە جیاوازەکان بیرتان لەوە نەکردوتەوە کە چاوتان لەم جۆرە ماڵانە بێت هیچ نەبێلانی کەم سندوقێکدا بنێن بەبێ ئەوەی کە بیرکردنەوەتان هەر بابەتێکی سیاسی بێت بۆ ئەوەی هاوکاری ئەم جۆرە ماڵانە بکەن. بەڵێ وڵی لە ماوەکان پێشوو فراکسیۆنە جیاوازەکان جەنجارێک هەستان بەوەی کە کۆمێکی کۆبکەنەوە پێم وابێ بۆ ئەوەی ڕۆژئاوا بوو ئەوە کرا بۆ ناوخۆی هەرێمێک دووجار ئەوە کرا بەڵام ئەمانە کافینین ڕاستی ئەمانە ئەمە ئیشی حکوومەتە ینی هەستێت بە ئەوەی کە ئەنی ڕاستی لە هەر وڵاتێکە ئێستا وای لێ هاتووە لە شێوازی ئەم ماڵە لەم گەڕەکە بگەڕ ڕەنگە ئێستا لە دە ماڵ چوار ماڵ بەم شێوازە بدۆزیتەوە لە هەر گەڕێکێک کە گەڕێی زۆر ینی نسبەی هەژاری زۆر بەرز بووەتەوە ینی بۆ خۆی ئەمە بەراوردکاریەکە کاتێکە بینی هەژاری نسبەکەی بەرز دەبێتەوە لە هەر وڵاتێکە پێوەرێک ئەگەر هەبێ بۆی کە ئەو حکومڕانی هەڵسەنگێنی هەژاری خەڵکەکەیەتی کە نسبەی هەژاری بەرز بووە ئەمە نیشانەیەوە کە حکوومەتێکی خراپە حکوومەتێکی پاشیلە بەڵام ئەمە ئێستا وای لێ هاتووە نسبە زۆر بەرز بوو ئەمە ینی ڕاستیەکەی ئەمە زۆر خەتەریشە لەسەر حکوومەت و حکومڕانی کاتێک نسبەی هەژاری بەرز دەبێتەوە نسبەی وەسەط کەمەکە ئێستا چیمان هەیە نسبەیەکمانەیە زۆر پاڵاژێ های لای بەشی ئاگای لێ خەڵک هەر نییە ئێستا ڕەنگە بڕۆی باسی بکەی بڵێ ماڵێکەیە با بەم شێوازە ئەژێن یان بڵێ خەڵک ئاوای لێ هاتوو ڕەنگە کاڵتەی لێبێ بڕووی ئەو ئاگای لەم شتانە نەماوە ڕاستیەکەی و نسبەیەکی خەڵکێکی تریشمانەیە کە ئەمە خەڵکە زۆرینەکەیە بە شێوازی ئەم ماڵی ئێستا ڕەنگە زۆرینەیەک هەبێ ئاوا بم ژیانە بەسەر ببا کە بە تەمەنێکی زۆرەوە یان خەڵکێکمانە بێ چەند هەتیمێکی لەسەر بێ خەڵکێکمانە بێ کە ینی مردی مردبێ یان جیابووەتەوە یان هەر جۆرێک لە جۆرەکان ئەمە زیادی کردووە. بەڵام ئێستا ئەم خاتونە دەبێ خەم لە دوو بابەت بخوا لەوەی کە باوکی ئێوارە بە تەندروستێکی باشەوە بگەڕێتەوە و لە هەمان کاتە باوکی بە پارێکی وا بگەڕێتەوە کە سەری مانگ محتاجی دەستی چەند کەسێک نەبێت پێی بڵێ فەرموو کرێخانوەکەم. بەڵێ ڕاستە زانم گوێم لێ بۆ باسی کرد و هەر وەکوتم ئەمە ئێستا ینی مەسوولێتی ئەم جۆرە خەڵکانە کە ئەوەیش لەسەر ئێمە ینی واجبە لە سەرمان بەدەمیانەوە بچین ئەوەی پێمان نەکرێت پێویستی ئەنی ئەمەش ڕەنگە ڕۆژانە لە ناوچە جیاوازەکانەوە خەڵک هەبێت زۆرە ینی لەو جۆرانە بۆ نیێمە بەستم بێ بیفرۆشمەوە بۆ واجب بێزانم واجبێکی ئەخلاقیە بەڵام بە تایبەت کە ئێستا لە شارێکی وەکو کەلار ئەم ماڵەکە تیاژێن ینی ئەوە هیچ حکوومەت نەیتوانیەوە پێویستە باسمان کرد ینی پەیوەندی بە ئەو حکومڕانی مەرکەزیە کە لە پایتەختەوە حکومڕانی هەرێمی کوردستانەکە ڕەنگە تا ڕادێکی کەمتر ئەو لایەنە بڵێ دەسەڵاتی خۆجێی ئیدارەکان ئەم مەسوولێتیان بکەوتە سەر کەمتر ینی بەڵام وڵی ئەم منتیقەیە بەخۆی باسم کرد ینی ناوچەیەکی زۆر دەوڵەمەندە ینی خاکێکی بەپیتی هەیە نەوتێکی ژێرخانێکی زۆر بەهێزیە نەوتێ گەرمیان خەڵکێک ڕەنگە لە بادینانی سوودی لێ ببینێ لە سلێمانی و لە هەولێری سوودی لێ ببینێ معقول نییە خەڵکێک لە گەرمیانە خۆی سوودی لێ نەبینێ لەگەڵەوە خەڵکێکی زۆر سەرمایه‌دارێکی زۆر هەیە و دڵنیام خەڵکی بە ئەخلاق و خەڵکی بەوجدانیش لە گەرمیانە دڵنیام هەیە بۆ ینی بەشێکی و باسمان لەوە کرد دەستمان لەوە شتووە ئێستا کە حکوومەت و حکومڕانیەکە بتوانن ئەم فەراغە لە ژیانی خەڵک لە هەژاری کەمکەنەوە بەڵام ینی بەشێکی تری ڕەنگە پەیوەندی بە دراوسەکانیان بەم خەڵکی ئەم شارەوە بێ بە سەرمایه‌دارەکان هەبێکە هەرێکێک لە لای خۆی ینی بڕات هەبێ من ینی سەتاسەد بڕوان بۆ هەیە ئینسان ئەوەی ئەی بەخشێ خوای گەورە بۆی پڕەکاتەوە ینی هیچ یەقین مێلەوە چۆن ببەخشی دڵنیا بە شوێنی پڕەبێتەوە ینی ومێ دەکەم هەرێکێک لە لای خۆی و هاوکار بێ بۆ دراوسەکەی بۆ خەڵکی کە لە شارەکەیژێ بۆی بتوانین هیچ نەبێ ئەوەی کە حکوومەت نەیتوانێ بکەین بتوانین لە خۆشەویستی حکوومەتدا تەمان لە خۆشەویستی ئەو خەڵک هەژاری کە بینی ئێستا وڵی هەروەکوتم خەڵکێک ئەگەر ئەخلاقی هەبێ کە ئەم جۆرە ئەم خێزانە ببینێ ناتوانێت دڵی ژان نەکە بۆیە وادارم ینی خەڵک هاوکار بێت. خانم بازەوە دەکرێت کە کاروباری کۆمەڵایەتی لە گەرمیان بەڕێوەبەرایەتیەکە هاوکاری ئێوەیان کردووە و پێیان وتون بەوەی کە بڕێک موچەتان بۆ ئەبڕێنەوە بەڵام بەو مەرجەی مام حەسەن کار نەکات تا چەند ئەمە ڕاستە ئەو بابەتە چۆن بوو ئەگەر بۆمان باسی
شەو بوو هاتن بۆ ماڵمان تیان مانگی هەن 6 مانگە دەیمەن بڕۆ بانک خاوەن ماڵەکە خانیەکە بیکە بانی کردم خاوەن ماڵەکە و سیرەکەم قسەکە گۆڕیا وتیان مانگ وە مانگە دەیم یەکەم جا من بانی کردم وتی 6 مانگ هاوردیم لە لەگەڵ خۆمان کاتی خاوەن خانیەکە بان کردم هاتە ماڵ وتی ئەمە هەن یەک مانگ تەواو ئەمی چی وتی یەک مانگەگە 150 تا 6 مانگ 150 بیدەین ئەی چی بخۆیم چی بکەیم کارەبا ئاوی مەسرەفی خواردنی دکتۆری وتی نە من بەس مانگی 150 کراگە دەم تەواو ئیشم نییە هیچ بەڵام ئەوان وتنا هەندوو ساڵ دایم ناو ئەو وتیە من پارەی مەسرەفی دامە و خۆیان قبولە ناکەن دروواکە هەرکی ئەو قسە کردیە لەگەڵ من بێت بەرامبەری من مانگی 150 وتی ئەدەمە حاجی دانشێت 150 بەس کرای خانیەکە ئەی باشە ئاوی کارەبایە وەلیدەیە خواردنە دکتۆرە هەموو ماڵ هەر پارەی گەرەکیە چی بخۆی ئەی تۆێژی حاجەوە 150 و داشەم و هەلەی 6 مانگ تەواو قبول نەکرد بەس یەک مانگدا و تەواو وتی من نێسم ئەوە نەبیدەم بەس ئیجارەکە ئەدەم تا مهلەی 6 مانگ دوای 6 مانگەکە تەواو کێن ئەو کەسانەی زیاتر هاوکاری ئێوە دەکەن خەڵکی کەلار فەقیرانەکان هەرچی زەلام لە کەلار هەیە فەقیر هەیە ڕێزم هەیە بۆ زەنگین بەخواز فەقیرەکان لە زەنگینەکان و لە مەسئول و لە گشتی باشترە فەقیر هەیە ئەتێدە دەرگاگەم نەفتەکە بۆ مەتێرێت مرشکەکە بۆ مەتێرە گوشتەکەەوە وە 6 کێل و 7 کێل بۆ مەتێرێت ئەی زەنگی بۆ من چی هاورد کووە ڕاتبم کووە بەیانی باوگم ئەمرت با بۆ من ڕاتبی بکەن من کوردم من لە بوونی کورد کوڕەکەم ڕۆی 12 ساڵ مڵاڵێک بوو بردنە لەبان خانیەکەم نووسان ماڵی کورد ماڵی کورد کووە ڕاتبم کووە دڵم دارزیە ڕاتب کووە ماڵی کووە بۆ عەرەبەکان بۆ هەموو کەسەکەم بۆ من ناکەن من کوردم خەڵگشتی هەزار پێشمەرگە لە ماڵم نانە خوارد لەبان خانیەکەم نیسان ماڵی کووردە هەرچی ڕەبات هەرچی چی هەیە مەسئول لە هەولێر و هەلێکوێ گشتی لە جەلەولا من لە ماڵم نانە خوارد کەلپەلی کوڕم دامە پیتاڕا بکات هەلێکوێ کوردەکان هەلێکوێ کاتی من خزمەتیان کردم خۆ ئەمە نەکە وا بۆ من بکەن ئەمە 2 مانگتر ئەڕۆت بەس من بیوەژنم دەسڵاتم نییە بۆ من ڕاتبی بکەن ئەبقە بۆ دەرمانم بۆ علاجێکم بۆ دکتۆریکم بۆ لای خوای گەورا گوم ناوت نەوەڵام من تا 6 مانگ ڕاتبە دەمە پید و دانشە دوای 6 مانگ تەواو چی بکەم دوای 6 مانگ بڵام سوال بکەم لەسەری جادە سوالش بکەی خەڵک چیەش دەپێت هێشت دادەگیان بڕۆ شوو بکە من تەمەنم 45 ساڵە شوو چییە من ژیانم گشتی داشتم لەسەر ئەو دوو مڵاڵەوە یەکێکی شاوردم لای خۆم ئەویشە من فەقیرم هەم بۆ خوا کەمەی خاوەن مناڵی کێکێ ناوتەتە لای خۆت بەخێوێت کوڕی میمەگەم داگی ئەمر خوا کرد ئەویش لە جعدە خەبتووە لە خانەکەین نەئیش و نەکار منیش کەمەی خاوەن باشە با زەنگینی دوو مڵاڵ بکە دەخاوەن من فەقیرم و داماوم کەمە خاوەن با زەنگین دوو مڵاڵ بکە دەخاوەن لە ڕیخوا نەکارتۆنی ئەدەنە پیمان و تەسویرمانەکان یا دوو سفل سیاست 150 ئەخەنەمانە ناو خانێگەی لە با تەسویردان بکەم تەسویر نییە ئەتوەکەی ئیشەکە بۆ خوایکەی تا خوای گەورە سێر حاڵت بکات خوای گەورە بۆ ئەو دنیات ئەم دنیا هیچە هەزەنگین هالێکوێ پارەدار هالێکوێ لەو دنیا حەساوە نەتۆ خێرەکەی دە من با 6 مانگ شەرت کەیت لەگەڵم بۆ 6 مانگ دوای 6 مانگەکە تەواو ئەی من دوای 6 مانگە چی بکەم سوال بکەم دزی بکەم لەکوێ بێرم شخصی خۆمە ڕۆی مەسەنە ئەم بازارە گشتی وتمە بوومە قوربان پێڵاوەکاندان ئەو کوڕەکانمان بخە ئیش ئێش وەڵا هەرکێ خزم خۆی خەدایش مەجبور نیم تۆ بخەمە ئیش کوڕی تۆ ئەبرا باگوم بخە سەر لایدا بەس ڕاتبی بۆ من 100,000 125,000 بەیان دوو بەیانی باگوم بمرت بۆ خۆم ئەم ڕاتبە بۆ خۆم بیخۆمەی لەوە باشترە مامە گیان تۆ چیت هەیە بتەوێت لێرەوە باسی بکەیت چی داواکاریەکەت هەیە یانەتەوێت چی پەیامێ بگەێنی یعنی چۆن ئیشی یعنی ئەگەر داواکاریەکەت هەبێ شتێک هەیە بتەوێت باسی بکەیت لە دڵ تا بووە بەگرێ بتەوێت بابەتێک باس بکەیت پەرلەمانتارێک گوێی لێتە و خەڵکیش گوێی لێتە دواتر داواکاریم چی هەیە بەس مەعیشەتەکەم بکەم و هذا هو الحمدلله وشکر هیچم نییت یعنی گەرەکمە قەچر قوچر بکەم یا بێعەشەرا بکەم تاقەتم تەمەنم نەما کێزانێ مانگی ئەمێنن کێزانێ هەفتەی تو ڕۆین من مردم من هیچ تەمەنێکم نەماوە
ئەوەل جاهل بووم مستقبل خۆم ئیشە کردم کاکەم مەتاعیشی بوو ئەکردم چەمپچە کەور خۆمە کردم ئیسە هیچ تاقەتم نەما بووم مامر مەسلحە دەستاتم نەما 89 ساڵ کەممە موالد سیوسیم حتاوی بکەنەیەژی درۆکە تێزانێ من ساعتی تر ئەمرم ئەمانە قەشمەرەیە بەخوا بەس بۆ لای دکتۆر برمەی 150 خەڵکەکە ێژت وەڵا 150 ئەی بەس ڕێزم هەیە بۆ ئیوە بێن بیوەنە لای دکتۆر بزان بەس تەحلیل و سوۆنەری و علاجی 150 ئەوە دکتۆر فەرهاد نەمردووە بەخدا سایقەکان وتی ئەی سوورەیانە بڕی کۆ بدانە هیچ شێ نەکەوتمە لە کاکە بەس 150 دان ئیجارەکە ئەیوت مەصرفەکەی ماڵ وتم وەڵا خوا ڕازی بێ لە کەلات فەقیر فقرا معیشەتمان نەدەن ئەرە وەڵا وتی ڕاتبی نەیکردووە وتم نەوەڵا هیچ ژیان یادراوە بەس 150 دانت بیمان ئیجار یەک مانگ داوتی ئیش نەکە ئەینانمان لەکوێ بێ کارەبا ئەو هەن حکوومەتە وا دەگەردێ قیچی گەرەکە ئێمە لەکوێ بێرە منیش دەستاتم نەما منداڵەکان پرسیارە لێکەن بڵێن بۆچی بەم شێوازەیە ژیانمان بۆی ڕوونکەنەوە ینی خۆتان لەگەڵ خۆتانە قسە ئەەکەن چی شتێکێ زۆر ئازاری یابێتی لە سعات حەفتە و ئەڕۆ تا سعات 12 ئەوە بۆ چای فرۆشتن لەسەر پاسکیلەوە پاسکیلەکەیەتی ئەتێ 1000 دیناژ دایە چی بکەم کەس چای ناسێنن ئی چی بکەن تەلەبەیە خۆ نەدیش چی بکەن 1000 نانەکە بدە دەی من یا بۆ خۆی کوڕیگا بۆ خی گەورایە 5,000 لە جێبی نییە سێری بکەیژی وەڵەمە کورچی و سێر 1000 دینا لە جێبی نادۆزیدەوە ئەیخوا حەقمان بسیێنێت بەس ئەمەیەژم خی گەورە حەقمان بسیێن وتی من حکوومەت بکە ئیشێ دەکە فەراشیک بێ هەنێ بێ تاعینیان بکەین من هەمانگی 50,000 هەم خۆیان هەلگرن کاکاوڕێ وەکو پەرلەمانتارێک مەسئولەکان تەنیمان کرد تەنیمان کرد ێجە وەڵاهی تاعینات نییە چی بکەین کاک هاوڕێوەکو پەرلەمانتارێک تۆ کێسە گوێبیستی ئەم ماڵە دەبیت ڕەنگە گیرروگرفتی ئێوەی پەرلەمانتارێ هەرگیز ئەم کێشانە نەبێت کە لە ئێستا گوێت لێ ئەبێت دایکێک مناڵێک بنێرێتە دەرەوە تەنها بۆ ئەوەی کە چا بفرۆشێ و بەڵام 1000 دەستکەوێت باوکێک لەو تەمەنەدا کە بە باوکی ئێمە دەشێت و باوکی خۆمانە بکە ئەڵێت من لەوانەیە 2 ڕۆژێکە من ئەمری خواکەم من بە هیوام تەمەن درێژبی مامەگیان وەکو پەرلەمانتارێک چیت بۆ ئەکرێت چۆن ئەتوانی کە ڕەنگە ئەم ماڵێکێک بەلەو ماڵانی کە ڕۆژە لە ڕۆژان تۆ پێش پەرلەمانتاربوونت داوای ئەوەت کردبێ کە دەنگت پێبات کە ئەمە ئەرکێکی خۆتانە ئێوەی پەرلەمانتاران بەجێی بگەێنن بەڵێ ڕاستەکەی وڵایی ئینشاڵڵا تەمەن درێژ بێ مامە حاجی ئەرۆکوتم من بۆ خۆمێکێکم لەوانەیە یعنی نەبێتە خۆڕکێشان ینی هەردا نەبڕاوم لە خەڵکو و لە خەڵکی هەژار و بەرداوام خۆم بۆ لەناو هەر لە شارێک ئاژەم بوون بە ماڵم لە کفریە خۆم ئێمە بەرداوام لەگەڵ ئەم جۆرە خەڵکانە بینم و بەرکەوترم لەگەڵیانە هەیە و ئەرۆکو سەرەتا باسم کرد لە حەقەدا ئەمە ئەرکی لە هەموو دنیا ینی ئەرکی حکوومەتە بتوانێت ژیانی خەڵکەکەی خۆش بکە ژیانی خەڵکەکەی باش بکە ئەوەی لەسەر ئێمە بێ ئەم بێکەم هاتوونە لیزگە و گوێمان لێکردووە ئەوشی پێمان بکرێت دڵنیا بە درێغی ناکەن ئینشاءڵڵا واتا چیان بۆ دەکەی وڵایی حەز ناکەم ینی بۆی وەک ئەوەی لێبێ لە بەردەم کامێرا بڵێم بەڵام دڵنیا بە هاوکاریان دەبم ئینشاءڵڵا واتا بەڵێنی ئەوە ئەی کە ئەگەر بە هەر شتێکیش بێت بەڵام مانگانە چاوێکت لەم ماڵە بێت بڵا هاوکاریانە بمە دڵنیا ئینشاءڵڵا لە کۆتایە من هیچ شتێکم نەماوە داگیان گەر تۆ بتەوێت شتێکت هەبێت باسی بکەی یان بیڵیت من هیچ شتێکم نەماوە وەڵا هیچم نییە ئەوە بی لە خۆم چی بێژم کاکاوڕێ توی شتێکت نییە لە کۆتایە بتێ وڵایی ئەوەی هەمە بەس دووبارەیەکەمەوە ڕاستی ئێمە لە ئێستا حکوومەت ئەنی نەیتوانی وەکو پێویست ئاوڕ لەم خەڵکانە بداتەکۆ ئەرکی سەرەکی يعني ئەر لە حەقەتدا حکوومەت بۆ دروستە بێ ینی تۆ حکومڕانی و حکوومەت بۆچی دروستە بۆی خەڵکەکەی خۆی بژێنێ حکوومەت نەیتوانێم ئەرکە لە ئەستۆی خۆی بگرێ داواکارم لە هەموو ئەو خەڵکانی کە لە دراوسی ئەم ماڵە هەژارانیان هەر هاوسەیەکی تریان ڕەنگە بوتم ڕەنگە هەر لەم گەڕەکە ئێستا چەند ماڵێکە بێ بەم جۆرە داواکارم ئەو خەڵکانی کە وەزعی مادیان باشە وەزعی ئیداراییان باشە سەرمایەدارەکان هاوکاری خەڵک بن هەرێکێک لە لای خۆیەوە ئینشاءڵڵا خوای گەورە تەویزیەکاتەوە و دڵنیاشم خوا تەویزیەکاتەوە من بڕوام زۆر بەوە هەیە زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ بەڕێزان بەرنامەی ئەمڕۆمان لە گەرمیان کۆتایی هات
بە هیوام هەموو لایەک تەندروست باش بن. سوپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکە مەریوانی حاجی جەمال. سوپاس بۆ ئێوەش کە بینەر بوون. شاد بن.